لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حام لواني 150 لوان كان تفسير القرآن في روز بيم وخدمتن ومن بس رزامندي خوي جور وهيوادان اوي ازي سودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. واذكروا الله في أيام معدودات فمن تعجل في يومين فلا إثم عليه ومن تأخر فلا إثم عليه لمن اتقى واتقوا الله واعلموا أنكم إليه تحشرون. بەڵێ بەڕێزان لە کۆتا ئاەت لە ئاەتەکانی باسکردنی ئەحکامەکانی حەج لەو سوورەتە پیرۆزەدا خوای گەورە سوبحانەهو وتەعالا باز لەو چەند ڕۆژە دەکات کەوا حاجیەکان لە دوای ئەوەی کەوا زۆربەی واجباتەکانی حەج تەواو دەکەن لە وەستانیان لە عەرەفە و هەروەها هاتنەوەیان لە بۆ مزدەلیفە و پاشان هاتنیان لە بۆ مینا و هەروەها مانەوەی یەکەم ڕۆژی جەژن کە بە یەوم النەحر یاخود یەوم النەحر و ڕۆژی جەژنێ کە مەجموعەیەک لە واجبات لەوێن ئەنجام دەن ئیتر دەمینێتەوە ئەو چەند ڕۆژەی تر کەوا لە ئەیام التەشریق کە معلومە 3 ڕۆژە واتە دووەم و سێیەم و چارەم ڕۆژی جەژنی قوربان کە دەکا 11 و 12 و 13 ذیلحیجە ئیتر لەو چەند ڕۆژەی لە مینا دەمینێنەوە لەوێن دەرێ واجباتیان ئەوەیە کەوا ڕەمی جیمار دەکەن واتە وەکو بە کوردەواری خۆمان دەڵێ شەیتانەکان ڕەجم دەکەن هەر ڕۆژێ هەر سێ شەیتان بە یەکە و بە 7 بەرد دەکا 21 بەرد ئیتر دەمینێنەوە لەوێن دەرێ دەبی بە شەویش بمینێنەوە پێویستە یان ئەگەر لەو فەرزنا دەریش بچی ئەوە دەبی بە شەو بێتەوە لەوێ بمینێتەوە ئیتر واذكروا الله في أيام معدودات واتە ذکری خوای گەورە بکەن لە چەند ڕۆژێکی ژمێردراو فمن تعجل في يومين فلا إثم عليه هەر کەسێک پەلەی کرد 2 ڕۆژ ماوە دواتر ڕۆیشت فلا إثم عليه گوناهی لەسەر نییە ومن تأخر ئەوەی ماوە لە بۆ هەر 3 ڕۆژی جەژن فلا إثم عليه لمن اتقى لە بۆ ئەو کەسێکەوە تەقوای خوای گەورە بکاتن چ 2 ڕۆژ بنێتەوە 3 ڕۆژ دیارە 3 ڕۆژەکە باشترە واتقوا الله واعلموا أنكم إليه تحشرون دیسان فەرمان بە تەقوا دەکا و بزانن کەوا گەڕانەوەتان لۆلای رب العالمين سبحانه وتعالى. دیارە واذكروا الله في أيام معدودات وقوتمان چەند ڕۆژێکی ژمێردراو کە ئەو 3 ڕۆژی ئەیام التەشریقە کە وەکو باسمان کرد دووەم و سێیەم و چارەم ڕۆژی جەژنی قوربان کە دەکاتن 11 و 12 و 13 ذیلحیجە. دیارە ئەو چەند ڕۆژە وەکو لە حەدیث صحیحدا هاتێ ئیمام مسلم ڕوایەت کردێ نوبەیشەی هوذەلی دەجێڕێتەوە خوای لێ ڕازی بی دەفەرمووی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی أيام التشريق أيام أكل وشرب وذكر الله كواتا أيام التشريق أو 3 ڕۆژەی جەژنی قوربان کە بە أيام التشريق مەشهورە لەبەرچی أيام التشريق لەبەر ئەوەی ئەو ناوەی لێندرا لەبەر ئەوەی کە لە ڕۆژی یەکەمی جەژنی قوربان قوربانیەکی زۆر سەردەبڕێ ئیتر خەڵکی گۆشتەکانیان کە ئەو کات لە بۆ هەڵگرتن زیاتر لە پێش ڕۆژدا دەنا تاوەکو بە شێوەیەک لە شێوازەکان خەزنی بکەن دواتری هەڵی بگرن ئیتر ناوەکەی لەوەیەوە هاتێ لە تەشریق واتە بابرین گۆشت لەبەر ڕۆژ هەڵگرتن بە شێوەیەکەوە بە بیتەمایەوەی بتواندرێت دواتر هەڵگیرێ پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ ئەو 3 ڕۆژە ئەیام التەشریق أيام أكل وشرب واتە ڕۆژی خواردن و خواردنەوەی ڕۆژی بە ڕۆژی بوون نییە کەواتە حرامە لەو 3 ڕۆژەی جەژنی قوربان طبعا یەکەم ڕۆژیش من بابین ئەولا نابی بە ڕۆژیبی بەڵکو ڕۆژی خواردن و خواردنەوە و ذکر الله ڕۆژی ذکری خوایە سبحانه وتعالى. وەرە عادەتەن وەکو لە هەندێک لە تەفسیرەکان هاتیە دەفەرمێن لە دوای ئەوەی کەوا طبعا لە جاهیلیەت لە پێش هاتنی ئیسلام وەکو گوتمان عینی حەجیان هەرما وەکو بەقایەی دینی ئیبراهیمی عەلەیهی سەڵات وەسەلام بەڵام پڕیان کردبوو لە
خرافیات و لە انحرافات ئیتر لە دوایەوەی کەوا حەجیان تەواو دەکرد لە دوای ڕۆژیەکەمی جەژن ئیتر ئەوەی کەوا پێیان خۆش بە لە ڕابواردن دەیان کرد لە بەرەوەی بەعتیبار عیبادەت تەواو بوو یعنی بەداخەوە کەوا زۆرێکیش لە مسلمانان تەمەشا دەکەی لە ڕۆژانی جەژن بە تایبەتی خۆی لەبیر دەکا خۆی لەبیر دەکاتن کەوا مەسەن جەژنی ڕەمەزانە 30 ڕۆژان یاخود مانگێک بە ڕۆژی بووە دێتن لە ڕۆژی جەژن و لە ڕۆژەکانی تری دوای جەژن ئەوەی کردیتی بەتاڵی دەکاتەوە بەو کردەوە خراپانی کەوا دەیکا و یاخود لە ڕۆژی جەژنی قوربانیش بە هەماشەوەجە حەجی کردێ و یاخود نەچوویتە حەجێ بەڵام ئەو دە ڕۆژەی دڵحیجەی بە عیبادەت بەسەر بردیە یاخود قوربانیشی کردێ بەڵام دواتر ئەوجە ڕوو لە خراپە دەکا نەخێوانێ بەڵکو ئەسڵ وە لە دوای عیبادات زیاتر پابند بی بە ذکری خوای گەورە کە ئەوەش نیشانەی قبولی ئەو عیبادەتەیەکەوە کردیتت ئیتر واذكروا الله في أيام معدودات ذكري خواب كان لو تسن روجة جمير دراوة كوكوتمان أو سي روجي ججن قربان دواي روجي كم فمن تعجل في يومين فلا إثم عليه وزليرا بيشو بين سر تعجل كديار أو روجة كذا فرمي ذكري خواب كان كوكوتمان قبرترين ذكر بالنسبة أوانيك وحجيان كذا اللي عندنا طبعا نيوجا كان يندكن لمينا طبعا غير أوانيش بلام زيادة اللي باس لا أو حاجياني كوا بابنی واجباتی حەجیان بەجێگەیاندیە ماینەوە لە مینا ئەو چەند ڕۆژەی پێویستە خوای گەورە دەفەرمێت ذکری خوا بکەن نوێژەکانیان دەکەن لەوێندەرێ لە مینا و هەروەها دەمینێنەوە شەوان و هەروەها ڕەمی جیمار واتە بابنێن شەیطان ڕەجمکردنیان لەو چەند ڕۆژەی کە وەکوو پێغەمبەر صلی الله علیه وسلم فێری کردینە ئیتر هەموو ذکرەکانی دیکەش بەگشتی وەکو إمام بخاري رحمة الله لبلا ابن عمر خواي يقول لخوي لباب الراز بدجيرته دفرمي أنه كان يكبر بمنى تلك الأيام لو تصن روجي كدمان ولا منى يكبر وتتكبيري زجني لدك والسنة طبعا سنة لبو أو حاجياني كوالمنادان وهل لبوها مو مسلمانان لهر زيقاك دابن للروجاني ججني قربان أو ذكري زور كان تكبيري ججن حتى وكو پێشی مەغریبی چارەم ڕۆژی جەژن کەواتە ئیبن عومەر شوای دەکرد تەکبیرەی لێتدا لە مینا وخەلف الصەلەوات کەواتە بەگشتی و هەروەها لە دوای نوێژەکانیش کە وەکو پێ دەگوترێ تەکبیری مقەیەد و تەکبیری مطلق تەکبیری مقەیەد واتە سنووردار ئەوەیە کەوا لە پاشی سنەت وە لە یەکەم لە ڕۆژی عەرەفەوە لە بەیانی ڕۆژی عەرەفەوە هەتا وەکو نوێژی عەسری چارەم ڕۆژی جەژن لە دوای نوێژە فەرزەکان الله ئەکبەری جەژن بکرێتن ئەوجا لە پێش تەسبیحاتەکان یان لە دوای تەسبیحاتەکان هەر کەسە لە خۆی و بە مطلقیش تەکبیرە لەو چەند ڕۆژەدا هەر لە یەکەم ڕۆژی ذیلحیجە هەتا وەکو ئاخر ڕۆژی چارەم ڕۆژی جەژنی قوربان سنەت وە بە مطلقی با بڵێن لە نێوان نوێژەکان و هەموو کاتەکان ئەوەندە ئینسان ئاگاداربی تەکبیرەی جەژن لێ بداتن وعلى فراشه وفي فسطاته كواتە تەمەشا دەکە یانی دەفەرمی لە مینا لە پاش نوێژەکان لە هەموو کاتەکانی ئیبن عومەر خوای لێ ڕازی بیتن لە خۆی لە بابی دەفەرمی تەکبیرەی جەژنی لێتدا وعلى فراش واتە لەسەر جێگاکەی خۆشی بوو هەتا خەوی لێ دەکەوت بە هەماشی وفي فسطاته لە بن خیوەتەکەی خۆی دانیشت بوو وفي مجلسه لە دانیشتنەکانی وفي ممشاه لە ڕۆیشتنی في تلك الأيام جميعا کەواتە بەگشتی لەو ڕۆژانەدا ئیبن عومەر تەکبیرەی لێتدا تەکبیرەی جەژن هەتا وەکو لە ڕوایەتێکە دەفەرمی ئەوجا خەڵکیش کە گوێیان لە تەکبیرەوی دەبوو خەڵکیش تەکبیریان لێتدا و الله ئەکبەری جەژنیان دەکرد وهروها لعيني بخاري رحمة الله لابن عمر دجرته خوي لرازي لخوي لبابي أن النبي صلى الله عليه وسلم كبر مع كل حصات كواتب پیغمبر صلى الله عليه وسلم لو كاتك و لحج كردني يقلو مناسكاني كأنزامي دا طبعا شيطان رزم كردن بو يترد فرمي لقل هر بردك كوادي هاوشت لبنيازي من رمي الجمار شيطان رزم كردن الله أكبر ذكر كواتا لقال هر بردك كذي هاويشت الله أكبر ذكر كواتا بقشتي أو روجانا روجي ذكري خوايا بنسبة مسلمان بقشتي وبتايبت بنسبة أو حاجان كوالمنا ماينوا واذكروا الله في أيام معدودات فمن تعجل في يومين فلا إثم عليه هر كسك فلبكا لدو روجدا ئەوە گوناهی لەسەر نێواتە دوو ڕۆژ لە مینا ببینێتەوە لە دوای ڕۆژی یەکەمی جەژن دوو ڕۆژ ڕۆژی دووەم و سێمی جەژن ببینێتەوە ڕەمی جیمار بکاتن لە پاشی تەمان ڕەمی جیمار شەیتان ڕەجمکردن لە دوای نوێژی نێورانە واتە لە دوای زەوالە ئیتر لەو کاتانە ڕەمی جیمار بکاتن
بە 2 ڕۆژان دەکرێت پێشی مەغریبی ڕۆژی سێمی جەژن لە مینا دەربچێت بەڵام ئەگەر ماوە هەتاوەکو مەغریبی بەسەرداهات پێویستە لەسەر ببینێتەوە لە ڕۆژی سێمیش کەواتکە ڕۆژ چارەمی جەژن. ومن تأخر فلا إثم عليه وأجر أوي تأخيريش بهيز جناهي لسرنية أوي تأخيريش بهيز جناهي نكواتا كبابل حاجيان لدواي نويج بابلين لدواي روج كم ججن يان 2 ڕۆژ یان 3 ڕۆژ پێویستە ببینێنەوە لە مینا لەوێندە ڕەمی جیمار بکەن وەک گوتمان ئەوەی کەوا 2 ڕۆژ دەمینێتەوە پەلە دەکات دەوێت دەربچی هیچی لەسەر نییە کەوا پێشی مەغریبی ئەو ڕۆژە دەربچی بەڵام کە گەیشتە مەغریب ئەوە دەبێت ڕۆژ سێمش ببینێتەوە تەمەن سنەتیش وایە 3 ڕۆژ ببینێتەوە یان سنەت پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوەی کەوا 3 ڕۆژ ببینێتەوە بەڵام ئەوەی بە 2 ڕۆژیش دەربچی هیچی لەسەر نییە وەکو ئاەتەکە زۆر وازحە فلا إثم عليه هیچ گوناهی لەسەر نییە ئەو جار بۆ هەردووشان لمن اتقى کەواتە هەر کەسێک 2 ڕۆژ بمێنێتەوە لە مینا یاخود 3 ڕۆژ بمێنێتەوە لە دوای ڕۆژ یەکەمی جەژن ئەوە گوناهی لەسەر نییە بەڵام بە شەرتێک لمن اتقى واتە خۆی بپارێزی تەقوا بکە لە چی خۆی پارێزی وەکو لە ئاەتەکەی پێشترێکەوە باسمان کرد فمن فرض فيهن الحج فلا رفث ولا فسوق ولا جدال في الحج كواتا هر کەسێک خۆی پارێزی لەو شتانەی کە خوای گەورە حرامی کردی لە هەموو کاتێک و بە تایبەتیش لە حەج ئەوە خۆی پاراست و لە ڕەفەث و فسوق و جیدال ئەوە خوای گەورە سبحانه وتعالى دەفەرمی لە بۆ ئەوانە ئەوەی 2 ڕۆژ دەمتویان 3 ڕۆژ کە تەقوا بکاتن هیچی لەسەر نییە هیچی لەسەر نییە و هەروەها وەکو هەندێک لەزانان کە فەرمون لمن اتقى واتەکە لێرەدا خوای گەورە دەفەرمی دەکرێت 2 ڕۆژ بمێنێتەوە یاخود 3 ڕۆژ بمێنێتەوە هیچی لەسەر نییە ئەوە لە بۆ کەسێکە لمن اتقى واتە هەڵبژاردننی 2 ڕۆژ یان 3 ڕۆژ لەسەر ئەساسی تەقوای بین نەک لەسەر ئەساسی ئەوەی تەقسیر لە فەرمانەکانی خوای گەورە بکە نەک لەسەر ئەساسی ئەوەی کەوا چ لە بۆ نەفسی وی باشترە نا لمن اتقى کەواتە ئێستاش طبعا معلومە کە مسلمانان ئەوەی کە دەچن زیاتر بە قافلە دەچن با بڵێن لەگەڵ حەملەدارێک دەچن عادەتەن زۆربەی زۆریان هەر لە 2 ڕۆژ دەردەچی ئیتر ئەوەی مەزاری تێدا لە خۆی ببینێتەوە ڕۆژ سێم باشتریش ئیسابەی سنەت پێغەمبەری کرد صلی الله علیه وسلم ئەوەی کەوا لۆشی ناکرێ و لۆشی مەیسەر نابێتن ئەوە دەگەڕێتەوە بەڵام لمن اتقى هەر هەمووی لەسەر ئەو ئەساسەیە ئەزور پاداشان دەگاتێ لەسەر ئەساسەوەی کەوا تەقوای کردێ و خۆی لە منهیات و قەدەغکراوەکانی حەج پاراستیە ئەو جا دیسانش دەفەرمی واتقوا الله وەکو لێرە و لە چەندین جێگای کە خوای گەورە سوبحانه وتعالى دەفەرمی تەقوای خوا بکەن طبعا لێرە ئەحکامە باز دەکاتنەوە گوتمان ئەوە یەکە لە ئەحکامەکانی حەج کە باز دەکات ئیتر تەماشا دەکەی کاتی کە خوای گەورە سوبحانه وتعالى باز لە ئەحکامەکان دەکات ئەوە بکەن و ئەوە مەکەن ئەوەی کەوا زەمانەتی ئەنجامدانی فەرمانەکانی خوایە ئەوەیە کەوا ئەو کەسە تەقوای خوای لە دڵ و دەرووندا هەبیتن کەواتە لە ترسی خوا فەرمانەکان جێبەجێ بکە لە ترسی خوا خۆی لە منهیات و قەدەغکراوەکان بپارێزیتن و هەر کەسێش لە ترسی خوا ئەوەی ئەنجامدا دیارە ئەوە خوای گەورە سوبحانه وتعالى کار و کردەوەی لێ قبول دەکات لە جەهەنەم دەیپارێزی و هەروەها باشتی بە قسمەت دەکات و هەروەها مەعیەتی خۆشی لەگەڵ متەقینەوە کورو لە ئاەتەکان دەهاتێ واعلموا أنكم إليه تحشرون ئەوجا دەفن واتقوا الله کەواتە گوتمان جێبەجێکردنی فەرمانەکان خۆپاراستن لە قەدەغکراوەکان لە ترسی خوای گەورە ئەوجا لێردا دیسان هانماندا مبەڕیر چیە لەوە ئەوەی کەوا ئێمە تەقوا بکەین لەسەر چه ئەساسێک ئێمە تەقوا بکەین دەفەرمی بزانن أنكم إليه تحشرون بزان ئەنگۆ دەگەڕێنەوە لای ئەو حەشر دەکرێن و کۆ دەکرێنەوە لە ساحەی مەحشەر لەوەی حسابتان لەگەڵ بکە واعلموا بعلمی یەقینەوە بزانن شەک و گومانی تێدا نیە کەواتە بەڕاستی لە قەدەر ئەو یەقینەت بەگەڕانەوەت لۆ لای خوای گەورە لە قەدەر ئەو یەقینەت بۆی کەوا ڕۆژێکمان لە پێشەکەوە یەوم الحەشرە هەر هەمووی ئەوەلین و ئاخرین کۆ دەکرێنەوە لە ساحەی مەحشەر و خوای گەورە سوبحانه وتعالى حسابمان لەگەڵ دەکاتن ئیتر لە قەدەر ئەو یەقینەت و لە قەدەر ئەو ئیمانەت بە ڕۆژی حەشر بەڕاستی تەقوا دەکەی خۆت دەپارێزی لە هەموو قەدەغکراوەکان فەرمانەکانی خوای گەورە جێبەجێ دەکەی لێ بەڕاستی زۆر مهمە ئینسان ئەو حەقایقە ئیمانیانە لەگەڵی بژیە بیری لێ بکاتەوە کە دەڵێن تەفەکر لە ئاەتەکانی خوای گەورە و تەدەبورکردن فعلا زۆر مهمە کە فعلا لەگەڵ خودی ئاەتەکان و یەکەیەکەی کەلیماتەکانی رب العالمین بژیەی واعلموا بالتأكيد أنكم تسان إني تأكيدا إليه تحشرون دەگەڕێنەوە لای ئەو دەگەڕێنەوە و حەشرتان دەکا شەک و گومانی تێدان کەواتە بەڕاستی ئەگەر کەسێک
بيقينەوە ئەوەی لە پێش چاوبی کە دەگەڕێتەوە لای رب العالمین و حەشر دەکرێت زۆر زەحمەتە جورئەت بکە کەوا سنووری خوا ببەزێنی زۆر زەحمەتە جورئەت بکە کەوا فەرمانێک لە فەرمانەکانی خوای گەورە سەرپێچی بکە ئیتر لە خوای گەورە دەپاڕێن لەو کەسانە بین کەوا متەقی بین و هەروە لەو کەسانە بین کەوا یەقینمان بەگەڕانەوە هەبی لۆ لای خوای گەورە سوبحانەهو وتەعالە ئەو یەقینەشەوامان لێ بکاتن کەوا لەسەر ئەو ئەساسە هەڵسوکەوت بکەین تاوەکو ڕەزامەندی خوای گەورە بەدەست بینین وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون